السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله، الحمد لله، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من ناوم ئازیز ئەکرەم محەممەدە ولا پۆلی دوانزەی ئامادەیم ولا گروپی دەیەم لە خولی چالاکردنەوەی مێشک و یادگا بەشداریم کردووە لە شاری سێ سادقەوە. بەڕێزانی من ئینشاءالله باسی ئەوە ئەکەم کە من چ ئیسپادەیەکم لەم خولە کردووە هەتا وەکو خوشک و برانی تریش ئینشاءالله بەرچاو ڕۆشن بن بەبێ دوودڵی بەشداری ئەم خولە بکەن. بەڕێزان من ڕاهێنانەکانم لەسەر قورئانی پیرۆز ئەنجام دەدا. بەڕاستی ئیسپادێکی زۆر تایبەتی هەیە، هەم لە ڕووی بەرەکەتەکەیەوە، هەم لە ڕووی ڕێکی و جوانی و پوختەییەوە کە چەند کارەکە بۆ ئاسانەکە ڕاهێنان ئەوە بکەیت، ڕاهێنانی لەسەر بکەیت. لە سەرەتادا ڕاهێنانێکمانەکە بە ناوی خێرابینین. ئەم خێرابینینە لە 5 دقەیە نزیکی 23 لاپەڕم ئەبینی. الحەمدولله ئێستا هەر بە 5 دقەکەی جارانە. ئێستا ئەتوانم خەتمەیەک و نیو زیاتر بکەم. الحەمدولله، سوپاس بخوای گەورە. و ڕاهێنانی خێرابینین بەڕاستی نیعمەتێکە وەکو خۆی هەر نییە، خەواڵی و ناهێڵێت. یعنی بەڕاستی کە بەیانان هەڵەسی لە خەو ئەو ڕاهێنانی خێرابینینە بکەی هەر زۆ مشک ساڵفەکە ئەڵی 12 ساعتە بەخەبەری باشە و مشک زۆ چالاک ئەکاتەوە و بەرچاو ڕۆشنە بین و خۆم چاوم تەڵخێکی لەگەڵا بجاران. الحەمدولله ئێستا زۆ فەرقەکەم کە گۆڕانکاری بەسەر هاتووە لە چاومە. و ئێستا ئەم ڕاهێنانی خێرابینینەش وە مێشکی ئیسراحەت پێکردووم. الحەمدولله کە جاران ئەخەوتم زۆر خەم قورس ئەبوو بە بۆنەی هەنێک بێتاقەتی وشتی واوە، بەڵام ئێستا الحەمدولله زۆربەی کاتەکان پێش ئەلارمەکە خەبەرمە بێتەوە، هیچ ناڕەحەتیش نابیت. ئێستا الحەمدولله لە فەزلی خوای گەورە ئەتوانم الحەمدولله لە بەرکردنی بینینیە بۆ ماوەی 1 خولەک 1 لاپەڕە قورئانی پیرۆز لەبەر بکەم لە فەزلی خوای گەورە. وەلا لە بەرکردنی بیستنیشا سوپاس بە پەروەردگار کە ئەتوانم ئەویش بە دقەیەک لاپەڕەیەکی قورئانی پیرۆز لەبەر بکەم کە بەسەریعی گوێی لێ بگرم. سوپاس بخوای گەورە کە بەڕاستی لە بەرکردنی بیستنی پێشتر ئەزموونێکی وام لەگەڵی نەبوو، بەڵام ئێستا الحەمدولله هەر حەزێکی گوێ لە مامۆستای بەڕێز بگری وانە بۆ شەرحکە بۆ ئەوەی هەموو شتەکان لەبەر بکەی، یان کتێبەکەت بۆ بخوێنەوە و تۆ هەوڵ هەموو معلوماتەکان لەبەر بکەی، یان گوێ لە بابەتێکی علمی بگریت و هەموو معلوماتەکانی لەبەر بکەی. بەڕاستی نیعمەتێکە وەکو خۆی دووبارە بوونەوەی نییە بەڕاستی. و لە لەبەرکردنی ژمارە و شتا کە پێڵین سیستمی سەرەکی الحەمدولله جاران نزیکی 20 ژمارەم ئەتوانی لەبەر بکەم بە ماوەی 1 خولەک، واتە بەسەرێکە و بە ڕێزبەندی. بەڵام ئێستا الحەمدولله 7 ژمارە کەمتر زیاتر لەو نێوەندەیە الحەمدولله ئەتوانم لە 1 خولەکە لەبەری بکەم. و بیرروباوەڕ و تواناکان پێش خول الحەمدولله خوای گەورە توانای ئەیە بە هەموو کەسێک، بەڵام ئەمە قەناعەتەکانن کە توانایەکانی تۆ ئەشارنەوە. و پێشتر الحەمدولله خۆم وەکو خودی خۆم بیرروباوەڕی متمانە بەخۆبوونم زۆر تیابوو، بەڵام لەم خولە مەسەلەکە تۆختر بۆتەوە. الحەمدولله زۆر گۆڕانکاریم بەسەراتەوە و متمانەوە شەرم نەکردن و بیرڕای خۆ دەربڕین و کە چوتە ناو مەجلیسێکەوە کە هەست بکەیت، یعنی تۆ کەسێکی کەمنی تۆ شتە زانی، ئەو هەستانە زۆر تیاتۆخ ئەکاتەوە. و من لێرەوە بەو کەسانە ئەڵێم نەک ئەوانی کە ئاسی مێشکیشان لاوازە، ئەوە هەر قسەی تیان نییە کە چەند فەرق ئەکەن، بەڵام لێرە پێیان ئەگەێنم بەو کەسانی کە خۆیان هەر زیرەکن، پێیان ئەڵێم ئەو زیرەکی خۆتان هەرگیز ناکا بۆ زیرەکی کە لە دای خولەکە هەیە. یعنی ئەتوان بڵێم بە دەقات بە 20 قات زیرەکی و ئاستی توانای مێشکیتان، تەندروستیتان، دەرونیتان، ڕۆحیت، ئیمانی هەمووی زۆر زیاد ئەکات، زۆر زیاد ئەکات و تەسەوری ناکەن کە چەند ئیسپادەی هەیە. و لە ڕووی سیستمی خۆراکیەوە بەڕاستی شتانێک لێرە باس ئەکرێت، یعنی وەکو خۆی نەخۆشخانەیەکە بۆ خۆی، یعنی ئەمە نەشی تەندروستی تا باس ئەکرێت. ئێمە کە ئەڵێن چالاکردنەوەی مێشک وانە زاندەنات کۆمەڵ تەکنیکەوتەوە، بەڵکو بەڕاستی بابەتی دەرونی، بابەتی تەندروستی، بابەتی ئیمانی هەمووی تا باس ئەکرێت، هەمووی. یعنی چۆن ئەڵێ
شتانێکی وا ئەکرێت کەمە بەڕاستی لە هیچ شوێنێکی تر نایبیسیتەوە وایان لێ کردووی ماز لە شەکر بێنین وازە ڕۆنی خراپ بهێنین ینی قەناعەتی شەکەیت قەناعەتەکەی ئەمە لەلێکیان نامێنێتەوە لە چای ڕەش لە کۆمەڵە خواردن و موادی تر ئاردی سفر ئەمانە کەوازیێنی جا ئەو کات بۆ دەرەکەوێت جاران چەند لاشە وێران بوو ئێستا چەند چاکە مێشک و تەندروستیت و تاو لەش سووکە بە ئیسراحەت ئەەکەی مێشک زیاتر بەرەو پێش ئەچێ و زۆر ئیسفادەی هەیە لە ڕووی وانە ڕاستەوخۆکانی مامسەعات و مامسەعاتاوە بەڕاستی وانەی ڕاستەوخۆکان زۆر کاریگەریان هەیە یعنی ئەگەر گوێ بگریت ینی بەتاڵەتی بچنە مۆزوعەکەەوە هەست ناکەی لەسەر زەویای تەوا و تێکەڵ مۆزوعەکە هەبی تەوا و کاریگەری هەیە جا ماشا ئەڵڵا طریقەتێک لە باس بەکارهێنن بۆ شەرحکردن قەناعەتە پێکەن وە تۆش هەوڵە دەی بخۆ بگۆڕی ینی پێت عیبە لێرەوە ئەو قسە جوانانی کە ئەکرێ مامسان ئەفەرمون پێت حیفە تۆ تەطبیقی نەکەی لە خۆتا و بۆ ستاف و هاوکارانی خول و ئەکادیمیا بەڕاستی زۆر ئینگلیزواتنی پەرفێکت بوون زۆر تایبەت بوون زۆر هاوکار بوون هەرکەت پرسیار بکردا جابێن ئەیتەوە زۆرنی کاتەکان بە هەر بەدەمتەوە بوون وەکو خوشکێکی خۆت وەکو برایەکی خۆت مامەڵان لەگەڵ کردووی یعنی بەجددی هەست ناکەی نێوان تەلەبە و مامۆسایە هەستێکی عیلەیەکن و خزم و کەسوکارن لە کۆتایی خولەکەشا زۆرمان دڵمان تەنگ بووکە ئەواز لە خولەکە ینی لەبەر تاوابوونی خولەکە چونکە بەڕاستی بەدەمتەوەن ولا هەمووشی مهمتر دوای خولەکەش هەر ڕاهێنانە پێ ئەەکەن بەبێ بەرامبەر یعنی ئەوە بۆ خۆی دەرخەری کوالەتی بەرزی خولەکەیە ئەوە بایی هەر هەموویەتی و پێشنارمان بۆ ستاف و هاوکارانی خول بەڕاستی ماشاء الله خولەکە خۆی ئەمەنە جوانە پێمان شەرمە کە ئێمە پێشنیارتان بۆ بکەین و ئێمە تەنها دوعای خەرتان بۆ بکەین خۆی گەورە سەرکەوتوتان کات خۆی گەورە کاروبارتان بۆ ئاسان کات کاری جوانتر بکەن کاری بە پێستر و عجیب و جوانتر بکەن کە ئەتوانم بڵم بەڕاستی ئاوات ئەکادیمی هیچ ئەکادیمیایەکی تر هیچ ئەکادیمیایەکی تر نییە لە کوردستانە بەقەدەر ئاوات ئەکادیمی لە پلەی بەرزا بێ وە لە دڵسۆزیانە بێت لە مامۆساکانیان لە هەموو بەرنامەکانیان وەکو خۆم نەکرد چالاکردنەوە تموحم لە خولەکانی ترە لە ئاوات ئەکادیمیا ینی فەزم کردو لەسەر خۆم ئیلا بەڕاستی ئەبێت شایانی ئەوەیە کە بەشداری تێدا بکرێت و ڕایانە ئیزافەکانی مامۆستا سدیقیش بەڕاستی ئەمەنە ئیسفادەی هەیە ئەمەنە قسەی خۆشتان بۆ ئەکات ئەمەنە هانتان ئەدات بەڕاستی هەر حەزەکەی نەیدە دەرەوە لە زوومەکە دەستخۆشی لە مامۆستای بەڕێز ئەکەین یا ڕەبی سەرکەوتوبێ و بەردەوام بێت بەڕاستی زۆر تایبەتە و پەیامی ئێمە بۆ ئەو فێرخوازانی کە دوودڵن لە بەشداریکردن یان ئەڵێ نرخەکەی زۆرە یان لە شەی هەرزانترە بە ئەمەتان پێ بڵم بەڕێزان خوشک و برایان دڵنیاتان ئەەکەمەوە کە گوێتان لەم پەیامەی من ئەبێت بەگاڵتە و گوێتان لی نابێت و بە پەیامێکی ئەڵڵا سوبحانە و تەعالای ببینن چونکە بەڕاستی نیعمەتێکە و خۆی دووبارە نابێت و ئەخە تۆ مێشکێکت بۆ پەیا ئەبێ کە لە سەردەمانی زووە لە زانایانمانە هەبوون ئەم مێشکانە ینی مێشێکی تاو چالاک دەوێت پشتیوان بەخوای گەورە ئەگەر ڕێنانەکان جوان ئەنجام بدەی و مامۆستایانی بەڕاستی ئەفەرمون بیکەی و هەرگیز دوودڵ مەبن من خۆم کەسە ناسم یعنی کەسە ناسم کەسێکە بە هیچ قسە هیچ کەس ڕازی نابێت بە ئەوانە نابێت بەڵام بەم خولە ڕازی بوو یعنی ئەوە گەورەترین بەڵگەیە لەسەرەوەی کە بەڕاستی ئەم خولە زۆر باشە و هەرگیز دوودڵ مەبن ئەسڵ نرخەکەی دواتر خۆتان حەزەکەن هەر پارەی تریشیان بنێ لەبەروی بەڕاستی ئەو پارەیە بوو ئەو خولە هەر زۆر کەم وەکو 251 وایە و ئەو لەو شوێنانی تریشکە خول ئەوترێتەوە بەڕێزان سەرچاوەی ئەم خولە لە ئاوات ئەکادیم و سەری هەڵداوە و چۆن ئەڵێ کانەکەی لێرێ ئەوەی تریشکە ئەکرێت بە ناوی خولی چالاکردنەوە بەڕاستی هیچی ناگا بەم خولی ئاوات ئەکادیمی چونکە بەڕاستی ئێرە سەرچاوە سەرەکیەکەیە ئێرە عیلمە پاکە جوانەکەیە بۆی داواتان لێکم یەک لەحظەش دوودڵ مەبن هەست بکەن کە من قستان بۆکەم ناخی خۆتانە ئەمەنە دڵسۆزتانم داواکارم لە خوای گەورە سەرکەوتوتان کات و ئێوەش بەشداری ئەم خولە جوانە بکەن بە پشتیوانی خوای گەورە وەسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه